بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایش لە نەتەوە یەکگرتوەکان ساڵی 2000 ئەمە لە ئەنجامی کۆنفرانسێکە و ئەو بڕیارە دەرچوو سەبارەت بە پرسی ژنان کە ژنانیان بەستەوە بە ململانە چەکداریەکانەوە. لە ساڵی 1995 کۆنفرانسێکی جیهانی ئەنجامدرا. لەم کۆنفرانسەدا کۆمەڵێک ژن لە هەر وڵاتێکی جیهانەوە بانگێشکرا. خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیشا پەخشان زەنگەنێکێک بوو لەو خانمانێکە بانگێشکرا بوو کە بەشدار بوو لەو کۆنفرانسە جیهانیە. لەو کۆنفرانسە جیهانیە تاوتوی ئەوە کراکە پرسی ژنان لە ململانە چەکداریەکانیان چیان لێدێ، ئەو کەیسانەی کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە ژنان لە ململانە چەکداریەکانە چییە. کاتێکە تێبینی ئەوەیان کرد کە ژنان لە ململانە چەکداریەکانە تووشی توندوتیژی ئەبنەوە و هیچ مافێکیان ناپارێزرێت. لەم کۆنفرانسەدا باسی پاراستنی مافی ژنانیان کرد کە لەسەر ئەو بنەمایەدایانە کە وتیان ژن ئاشتی ئاسایش، واتە بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایش لە ساڵی 2000 لە نەتەوە یەکگرتوەکانە ئەنجامدرا بە ناوی ژن ئاشتی ئاسایش کە تایە ژنیان بەستەوە بە ململانە چەکداریەکانەوە. لێرەیە لەسەر چوار بنەما ئەم یاسایەیان دانا، ئەم بڕیارەیان دەرکرد لەسەر بنەمای ئەوەی کە ژنان پێویستە کاتێ لە ململانە چەکداریەکانە توندوتیژیەکان بەرامبەر ئەکرێ مافیان بپارێزرێ، لەوەی کە هۆشیار بکرێنەوە کە چۆن مافەکانیشان پارێزن، یان ئەو ژنانەی کە لە ململانە چەکداریەکانە بۆ نمونە لێرەیە شەڕی داعش ڕووی داوە یاخود بۆ نمونە شەنگال، ئەو خانمانی کە لە جەنگی داعشدا لە شەنگالە بۆ منە توندوتیژیان بەرامبەر کراوە دووبارە بێنەوە ناو کۆمەلگا و دووبارە ژیانی نوێ دەست پێ بکەنەوە. واتە ئەم بڕیارە گرنگێکی زۆری هەبوو چونکە یەکەم بڕیار بوو کە نەتەوە یەکگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش هەدەری کرد تایبەت بوو بە پرسی ژنان و بۆ ئەوەی کە پارێزگاری لە ژنان بکرێت لە ململانە چەکداریەکانە.